دوایەوەی کە بە بڕیارێکی دادگای باڵای فدراڵی لە مانگی 11 ساڵی ڕابردووەوە پۆستی سەرۆکی پەرلەمان بەلادانی محەممەد حەلبوسی بە بەتاڵی ماوەتەوە تا ئێستا سونەکان نەیانتوانیوە ڕێککەون لەسەر دانانی سەرۆکێکی پەرلەمان بۆ پێیکە بە پێوە تاوافقی کە کراوە لە ڕێککەوتنی سیاسی نێوان لایەنەکان و هەروەها ئەو ڕێککەوتنانەی کە لە نێوان لایەنە سیاسەکان بۆ بەڕێوەبردنی دەوڵەت لە عێراقدا هەیە سەرۆکی پەرلەمان پشکی سونەکانە سەبارەت بە ئاڵۆزیەکانی ناو پەرلەمان و بەگشتی کۆی و پرسە سیاسیانی کە لە عێراق ئێستا جێگەی مشتومڕن لەگەڵ میوانەکەم لە گەشتی ئەم هەواڵەکاندا قسە دەکەم بەڕێز هۆشنگ باوانی شرۆڤەکاری سیاسی لێرە لەگەڵمە بەڕێز هۆشنگ زۆر بەخێر بێن لە کاتێکەوە کە عێراقا قەت سەقامگیری بەخۆیەوە نەبینیەوە بەهۆی و ناکۆکیانە چه تایەفی بێ چه مەسهەبی بێ و هەروەها ئەو دەستێوەردانانەی کە لە عێراقدا دەکەێت بۆچی دۆخی عێراق بەم شێوازەیە زۆر سپاس بۆ ئەو فرسەتە ئەو دەری بێ بەڕاستی بۆ بەرسوی ئەو پرسیارەی جەنابتان گوڵباخان ئێمە دەبێت بۆ سەرەتایەکان بگەڕێینەوە سەرەتای پرینسیپەکانی دروستکردنی ئەو عێراق نوێی دوای 2023 بەڕاستی هەر لە دوای 2023 ئاڵۆزیەکان ناو عێراق زیاتر دەبوون هەموو جاریش کورد ڕۆڵێکی جددی بە شێوەیەکی جددی بەشدار دەبوو لە هێورکردنەوە و لە ئاساییکردنەوەی بارودۆخەکان بە تایبەتی سەرۆک بارزانانی ڕۆڵێکی گرنگی هەبوو لە داڕشتنی سێ پرینسیپی زۆر گرنگ بۆ بنیاتنانەوەی عێراقێکی نوێ کە پێی دەڵێن پرینسیپەکانی پێکەوە ژیان بە تایبەتی تەوافق و تەوازن و شەراکەتە بەڵام بەداخەوە هەتا ئێستاش هیچ لەو حکومەتانە نەیانتوانی ئەو پرینسیپە گرنگانەی پێکەوە ژیان یا ئیدارەی دەوڵەت ئیدارەی حکومەت پیادە بکەن بۆیە تا ئێستا ئاڵۆزی چی ڕێگرە لە بەردەم جێبەجێکردنەوە پرەنسیپەکان بەڕاستی ناتەبایی ناوخۆی هێزەکانی عێراقی خۆیان لەسەر ئەو ئەساسانە ناتوانن یعنی ناتوان ڕێککەون لەسەرەوە سنە فرسەتێکی زێڕینی لە دەستە خۆیدا لە 2023 کە ئەو کات دەیانتوانی بە پێی دەستور هەرێمێکی سەر بەخۆ بۆ خۆیان دروست بکەن ئەگەر ئەو کاتە ئەو بڕیارەیان یا یعنی تەوافقێکیان لەناوخۆیان هەبا و توانی بیان ڕێککەون بۆ ئەوی هەرێمێکی سەر بەخۆ بۆ خۆیان دروست بکەن ئێستا ئەو مناقەشە و شەڕ و بەزم و ڕزمەی لەسەر سەرۆکایەتی هەرێمێکا لەسەر سەرۆکای پەرلەمانی یاشتێک کە لە ناو پەرلەمانی مەرکەزی دەیکەن لە پەرلەمانەکەی خۆیان دەکرد پەرلەمانەکە بەڵام بەداخەوەیان نەکرد باشە بەڕێز باوانی دیارەکە ئەو ناکۆکیانەی لە پەرلەمان ڕوویدا ناکۆکی نێوماڵی سونە قوڵتر دەکاتەوە بۆچی نەیانتوانی بێگرتووی کەسێک بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان دەستنیشان بکەن کە پشکی خۆیان بە پێوە ڕێککەوتنانە بە شێوەیەکی گشتی سونەکان کێشەیەکی قوڵیان هەیە مەرجەعیان نییە ناتوانن لەسەر ڕابەرێک لەسەر سەرکردەیەک لەسەر با بڵێن ڕێنی شاندەرێک لەسەر کەسێک یا سیاست مەدارێک ڕێککەون ئەوەش کێشەکەی ئەوانی وا قوڵ کردەوە لەبەر ئەوەی تا ئێستا سونەکان نەیانتوانیە خۆیان بڕیاردەری چارەسەری کێشەکانی خۆیان بن دائیمەن وابەستە بوون بە ئەجێندەکانی دەرەوە یعنی لە دەرەوە تەحەکومیان پێکراوە لە دەرەوە کۆنتڕۆڵ کراون کە ئەوە بەڕاستی ئەوە ئاڵۆزیەکانی ڕۆژ بە ڕۆژ تعقیدتر دەکا یان ئاڵۆزەکان زۆر درێژخایەن دەبن ئەو ئاڵۆزیانە لەبەر ئەوە یعنی ئەوانە یا دەبێت ڕێککەون تەبان ڕێک ناکەون لەبەر ئەوەی لەسەر پرۆژەیەکی استراتیجی دەڤەرەکەی خۆیان ڕێککەوتنیان نییە پرۆژەیەکی استراتیجیان تەرحکەن بۆ ئەوەی بتوانێت لە چوارچێ ئەو پرۆژە استراتیجیە پیادەی سیاسەتەکان یان خزمەت گوزاریەکانیان تەقدیم باشە جیاوازی پاڵپشتیکارانی سالم عیساوی لەگەڵ محمود مەشهەدانی چی بوو لە نێو هۆڵی پەرلەمان کە ئەم ناکۆکیانی لێکەوتەوە جیاوازی محمود مەشهەدانی خاوەنی ئەزمونێکی پێش ئێسترا لە دەورەیە کە مازم دەورەیەک سەرۆکی پەرلەمان بووە وەکو بڵێ ئیتیفاقێک ڕێککەوتنێک لە مابینی تەقدم و لە مابینی لایەنی ئیتاری تەنسیقیش هەبوو بۆ ئەوەی کە هەمویان متفق بوون کە دەنگ بەو ئەوە دەن ئیتر لە ناو هۆڵی پەرلەمان ڕێککەوتنەکان جێبەجێ ناکرێن پیلان وشتی تایبەت دادەڕێژن ئەوە شتێکی تایبەتە بە خۆیان بەڵام بە پێی دەنگدانەکە بە پێی ئەو دەنگدانێکە سالم عیساوی بەڕاستی نێزیکی 21-22 دەنگ جیاوازی هەبووە لەگەڵ کاک لەگەڵ مەشهەدانی دەنگەکە زۆرە 22 ئەندام پەرلەمان زۆرە کە جیاوازی بکەی لەگەڵەوە باشە بەڵێ ئێستا دەگوترێت یا بەڕێککەوتنی سیاسی ئەم بابەتە چارەسەر بکرێت یا دوا بڕیار لای دادگای باڵای فدراڵی بێت هەر یەک لەم بژاردانە هەڵبژێردرێت ئایا دۆخی نێوماڵی عێراق و سونەکان تێک ناچێت بەڕاستی ئەو چارەسەرانەی کە یعنی پێشبینی کراون یا لە بەردەمی
ئەو حالەتە داهەیە کە وەکو جەنابەت ئیشارەت پێکرد یا دەبێت سونەکان ڕێک بکەون لەسەر یەک تاکە مڕەشاح یان دەبێ پەنا بۆ دادگای فیدرالی ببن. یعنی بەڕاستی ڕێککەوتن لەسەر یەک مڕەشاح تۆزێک ئەرکێکی قورسە پێم وایە ناتوانن ئەوانە لەسەر لەبەرەوەی کێشەکانیان قوڵن دیرۆچین تاریخین لە مابینی خۆیان ناتوانن لەسەر یەک ئەوە ڕێککەون ئەکید هەر پەنا بۆ ئەو دادگا دەبن دادگاش یەک دەسەڵاتەیە کە بتوانانی بڕیاری هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بدات هەموارکردنەوەش ئەوەیە کە دووبارە بتوانن گەڕی سێم با بڵێن هەڵبژاردنێک پن بە مەرجێک ئەو جار هەر کامیان 50 زائیدەن یەک بێنێ ئیتر ئەوە دەرچۆ نەک مەرجەکە کە 166 دەنگ یا ئەکسەریەتی حزوری پەرلەمانی بەنام یعنی دادگا ئەو بڕیارە دەدات کە لەمە و پاش ئەگەر گەڕی سێم بیوە گەڕی هەرچەندە بابزم لە ڕووی پەیڕەوی ناخۆ گەڕی سێم و چوارم ئەوانە نییە دیاری نەکراوە لێ ڕوون نەکراوە کەگەر دوو کاندیدەکە لە گەڕی دووەم دەنگەکانیان جیازی کامیان دەتوان سەرکەون کاتەگەر ئەو یاسای هەموار بکرێتەوە دەکرێتم کێشەیەک لای بێتەوە جارێ دیکە پێم وایە بەڵێ بە 50 ئەگەر هەڵبژاردنەکان دووبارە بکرێنەوە ناچارن بە 50 زائیدەن یەک دیارە چانسی ئیساوی لە هەمویان لە پێشترا باشە محەممەد حەلبوسی کە سەرکردایەتی بەشێکی زۆری سونەکان دەکات بە تایبەتەوانی کە لە ئەنبارەوە باڵادەستن وتوانێتی ڕۆڵێکی کاریگەریشی لەسەر سونەکان هەبێت بۆچی نەیتوانی لەم کێبڕکێ لە بەرامبەر ڕکابەرەکانی تری لە هاوپەیمانی عەزم و سیادە و لایەنەکانی دیکە کە ئیساوی نوێنەرایەتیانی دەکرد سەرکەوتن بەدەست بێنێت حەلبوسی دوای ئەو شکستێک کە دووچاری بوو لە ئەنجامی بڕیاری دادگای فیدرالی کە تووشی ئیقالە بوو نادەست لە کارکێشانەوە بوو جۆرێک لە شپرزەی بەخۆیەوە بینی یعنی مەترسی هەبووکەنەوەک ئەم دادگا زیاتر بە دوواداچوونی بۆ بکات بۆ کێشەی تری بۆ دروست بکات ئاڵۆزی تری بۆ دروست بکات ترسی لەوە بوو لە زۆر شت دابماڵدرێن لە زۆر شت لە ڕووی قاعیدەی جەماوەری لە ڕووی ئەوە لەبەر ئەوە هەنگاوێکی باشی ناکە خۆی لە با بڵێن کوت لە شیعەکان خۆی لە ئیتار خۆی لە مالکی نزیک کردەوە بۆ ئەوی بتوانانی مڕەشەحەکەی خۆی سەر بکات. ئایا کاریگەری دەرەکی لەسەر هەڵبژاردنەکانی دوێنێ نێو پەرلەماندا هەبوو؟ بێگومان هەیە بێگومان ئەمن لە بیدایەت ئاماژەم بەوە کرد کە سونەکانی عێراق بە شێوەیەکی گشتی لە ژێر کاریگەری زندیەکانی دەرەوەن لە ژێر کاریگەری سیاسەتی دەوروبەرن لە کەنداو بگرە لە تورکیا بگرە لە دەوروبەر بگرە سەروەری عێراق بێگومان سەروەری عێراق تا ئێستا من لە یەکەم قسەوە بتم تا پرینسیپەکانی شەراکەت و تەوافق و تەوازن لەو عێراقە نوێیەدا جێبەجێ نەکرێن هیچ کێشەیەک چارەسەری نییە مەبەستم لە چارەسەری جەزریە چارەسەری ڕیشەیە بۆیە ئەگەر جەنابش سێرکەی ئەو قیتارەی عێراق کە بەڕێوە دەچێت هەر وێزگەیەک فارگۆنێکی دەکەوێت لە هەر وێزگەیەک فارگۆن ئەگەر لە کۆتایشدا بە کورتی بپرسم کورد توانوێتی هاوسەنگی لە نێوان ئەم شەڕە تایەفی و شەڕە مەسەبیە لە عێراق ڕابگرێت؟ بەڵێ کورد ڕۆڵێکی من دائیمەن دەڵێم فریاد ڕەسی هەموو عێراق سەرۆک بارزانی بووە لە هەموو ئاڵۆزەکان کوردەکان دائیمەن بە شێوەیەکی هاوسەنگی تەعامولیە لەگەڵ هەموو کێشەکانی ناو پەرلەمان کردووە هەر دەمویستویانە بۆ حەسمکردنی کێشەیەکی عێراقی کێشەیەکی کوردیش چارەسەر بکرێت یعنی بەرامبەر بەیەک وەکو پێ دەڵێن دەنگم پێ بدە بۆ فلان بابەت دەنگت پێ دەدەم بۆ فلان کێشەی خۆم ئەم کێشەیەم بۆ چارەسەرکە بە ڕێگەی دەنگدان منیش ئەم کێشەیەت بۆ چارەسەر دەکەم بە ڕێگەی دەنگدان بەڵێ کورد هەنگاوێکی زۆر باشی لەو ئێستاش لەو ململانەیە سنە عقلانی و منطقی تعامل دەکات. بەڕێز هۆشنگ باوانی شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس کە لێرە لەگەڵمان میوان. سپاس.